ڕێز و سڵاوەوە بینەرانەوە گوێگرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵا لەگەڵتاندام بۆ پێشکەشکردنی بەرنامەی لێکدان و هەڵوێست چەند بابەتێکمان ئامادەیە و بۆتان دەخوێنمەوە. بابەتی یەکەمیشمان بەناونیشانی ئێران لە نێوان سێبەری ڕێبەر و دەسەڵاتی جەنەڕاڵەکاندا کێ بڕیاری ڕاستەقینەی جەنگ و ئاشتی دەدات. ئەم بابەتە لە سپی میدیاوە وەرگیراوە. لەوەتەی موجتەبا خامنەئی وەک ڕێبەری باڵا لە ئێران دەستنیشان کراوە وەک جێگرەوەی باوکی کە لە هێرشێکی ئەمریکی و ئیسرائیلی لە 28 شوبادا کوژرا، هێشتا باشکراش دەرنەکەوتەوە، بەڵام ڕژێمی ئێران کە نازانرێت ئێستاکە کێ لەم جەنگەدا بڕیاردەری یەکەم لەسەر پرسە گرنگەکانە هێشتا بە پێوە وەستاوە. مانەوەی ڕژێم ئێستا بەندە بە چەند کەسایەتیەکی سەرەکی، ئەوانیش بریتین لە فەرماندەی سوپای پاسداران لەگەڵ سەرۆکی ئەنجومەنی باڵای ئاسایشی نیشتیمانی و سەرۆکی پەرلەمان کە ئەوانیش لە ناو سوپاوە هاتوون. یەکەم جەنەڕاڵ محەممەد باقر زوڵقەدار پیاوە تەمومژاویەکە. محەممەد باقر زوڵقەدار نوێنەرایەتی تەمومژاوی ڕژێم و ژووری کۆنتترۆلی ڕاستەقینە دەکات. وەک سکرتێری ئەنجومەنی باڵای ئاسایشی نیشتیمانی سەرپەرشتی هەماهەنگی نێوان سوپای پاسداران، دەستگای هەواڵگری و سیاسەتی دەرەوە دەکات. ئەمە ئەو شوێنەیە کە بڕیارە گەورەکانی لێدەدەچێت: جەنگ، بەرنامەی ئەتۆمی و وەڵامدانەوەی قەیرانەکان و ئاشتی. دەستنیشانکردنی ئەم جەنەڕاڵانە لە ئەم جەنەڕاڵە لە ئازاری 2026 زانیدا تەنها گۆڕانکاریەکی کارگێڕی نەبوو، بەڵکو ئاماژەیەک بوو بۆ ئەوەی ڕژێم پێی باشە پیاوانی خاوەن پاشخانی ئەمنی قۆناغەکە بەڕێوەبەرن. زوڵقەدار لە سیاسەتەوە نەهاتووە، بەڵکو لە قوڵای پێگاتەی ئەمنیەوە هاتووە، وەک سوپای پاسداران بە سیج و دەستەی ئەرکەکانی سوپا. دامەزراوەی بەرگری لە دیموکراسیەکان FDD دەڵێت ئەو یەکێکە لە ئەندازیارانی تۆڕەکانی مقاومەی باڵە شیعەکانی وڵاتانی ناوچەکە. ئەو لە دوورەوە حیزبوڵا و هەشت و حوسیەکان لە ناوچەکەدا بەڕێوە دەبات. راپۆرتە ڕۆژاویەکان ئەمەشە بۆ دەکەن کە بەهۆی ڕۆڵی لە بەرنامە ئەتۆمی و سەرکوتکردنەکانی لە خۆپیشاندنەکان ڕوبەڕووی سزای نێودەوڵەتی بووەتەوە. دەوترێت زوڵقەدار ئەو تاکە بڕیاردەر نییە، بەڵکو هەماهەنگیکەری هێزە لە نێوان چەندین ناوەندی دەسەڵاتدا، کامە ڕۆڵێکی گرنگترە لە کاتی نەبوونی ڕێبەری باڵاتە. دووەم جەنەڕاڵ ئەحمەد وەحیدی بەرپرسی کۆنتترۆلی ئەمنی. جەنەڕاڵ ئەحمەد وەحیدی نوێنەرایەتی جەوهەری ئەمنی ڕژێمی کۆمەری ئیسلامیە. ڕێبازی کارکردنیشی بەرگریکردنە لە ڕێگەی هێزەوە، چ لە ناوخۆ و چ لە دەرەوە. ناوی مێژووی ئەم فەرماندەیە بەسراوەتەوە بە فەیلەقی قودس لە سوپای پاسداران کە قاسم سولەیمانی بنیادی نابوو. راپۆرتە نێودەوڵەتیەکان ئەمەژە بە پەیوەندی ئەحمەد وەحیدی لە نەوەدەکانەوە دەکات بە ئۆپراسیۆنە دەرەکیەکانەوە، لەوانە تەقینەوەی ناوەندی IMIA لە ئەرجەنتین کە بۆ هۆیەوە ئینتەرپۆل ناوی لە لیستی سووردا هێشتوەتەوە. لە ناوخۆدا ئەمریکا و یەکێتی ئەوروپا دووبارە سزایان بەسەردا سەپاند بەهۆی ڕۆڵی لە سەرکوتکردنی خۆپیشاندانەکانی ساڵی 2022 شۆڕشی ژینا، لەوانە هەماهەنگی پچڕانی ئینتەرنێت و بەکارهێنانی هێز لە دژی خۆپیشاندەران. بە پێی خوێندنەوەی توێژەران، وەحیدی بەشێکە لە پانتایەکی فراوانتر سەپاندنی دامەزراوەی سەربازی ئەمنی بەسەر ناوەندی بڕیاری سیاسیدا، بە تایبەتی لە کاتی ئەو هەڕەشانەی کە لەسەر مانەوەی ڕژێمەکە لە ئارادایە. ئەو تەنها فەرماندەیەکی سەربازی نییە، بەڵکو بەرجەستەکەری ئەو بیرۆکەیە کە مانەوەی ڕژێم تەنها لە ڕێگەی کۆنتترۆلی ئەمنیەوەیە، نەک لە ڕێگەی حەوزەی ئاینیەوە کە پێشتر بەهێز بوو. سێهەم محەممەد باقر قالیباف پیاوی ئەمنیەت و سیاست. لە ئێراندا قالیباف نوێنەرایەتی شتێکی جیاواز دەکات. ئەو ئەڵقەی پەیوەندی نێوان ئەمنیەت و سیاسەتە. دوای کوژانی عەلی لاریجانی سەرۆکی پێشووی ئەنجومەنی باڵای ئاسایشی نیشتیمانی لە سەرەتای ئەم جەنگەدا، قالیباف ناوبانگێکی زۆرتری پەیدا کرد. قالیباف لە زۆر سیاسەتدا لە لاریجانی دەچێت و وا دادەنرێت کە بەراورد بەوانی تر میان ڕەوتر بێت. ژیانی پیشەیی لە سوپای پاسدارانەوە دەستی پێکردووە و فەرماندەی هێزی ئاسمانی کرد و پاشان بوو بە فەرماندەی پۆلیس، دواتر بۆ سەرۆکی شارەوانی تاران و لە ئێستاشدا سەرۆکایەتی پەرلەمان دەکات. ئەم کاروانە تەنها هەمەجۆریەکی وەزیفی نییە، بەڵکو گزارشتە لە شێوازێکی حکومڕانی ئێرانی، سوڕانەوەی نوخبەی ئەمنی لە ناو دامەزراوە مەدەنیەکاندا. ئاژانسی ڕۆیتەرز ئاماژەی بۆ کردووە کە قالیباف لە کاتی قەیرانەکاندا بۆتە کەسی ناوەندی لە بڕیارداندا، بە تایبەتی لە کەناڵەکانی پەیوەندی ڕاستەوخۆ لەگەڵ ڕۆژئاوە، لە کاتێکدا هاوسەنگی نێوان پیاوانی ئاینی و سیاسیەکان تێکچووە. قالیباف وەک پیاوی قۆناغەکە دەردەکەوێت کە دەتوانێت لەگەڵ فەرماندە سەربازیەکان بدوێت،
دانوستانی سیاسی و ئیدارەی ناکۆکیە ناوخۆیەکانیش بکات. دانوستانی ئیسلاماباد و سەرنجێک لە دەرەنجامەکەی بەهرۆز ڕەوف ئەم بابەتەی ئامادە کردەوە. ئەوەی لە دانوستانی ئیسلاماباد ڕوویدا گفتوگۆ نەبوو بۆ ئاسایشێکی ڕاستەقینە بەواتە تەقلیدی و دیپلۆماسیەکەشی، بەڵکو کۆمەڵێک مەرج بوون لەلایەن ئەمریکا خراە بەردەم لایەنی ئێرانی. دەکرێت بڵین بە پلانێکیش دەچوو لە پێناو ئەوەی ترەمپ و ئیسرائیل بە جیهان و هاوپەیمانەکانیان بڵێن ئەوە مێزی گفتوگۆ و ئاشتی، بەڵام ئێران هەموو شتێکی ڕەت کردوێتەوە و چیتر ئێوە ناتوانن بە ئێمە بڵێن ئێمە هێرشی ناپێویستمان بۆ سەر وڵاتە ئەنجام داوە. بە تایبەت لە ئێستاشدا کە خودی ترامپ جەخت لە دووشە دەکاتەوە کە بەلای ڕۆژئاوایی و وڵاتانی تری ناوچەکەش گرنگ و جێی سازشکردن نییە. ئەویش جەختکردنەوەی لە کۆتایی هێنان بە بەرنامە ئەتۆمیەکەی و کردنەوەی گەروی هۆرمەز. سفرکردنەوە و ڕادستکردنی یۆرانیۆمە پیتێنراوەکەی کە بڕەکەی 460 کیلۆگرامە کە پێشتر پیتاندوێتی لەگەڵ تەسلیمکردنی سنتەرڤیوژەکان و هەڵوەشانەوەی سیستەمی موشەکی و بەرنامەی فڕۆکەی بێفڕۆکەوان و دەستبەرداربوون لە پرۆکسیەکانی و لە هەمووشی گرنگتر و بە شێوەیەکی کتوپڕ کردنەوەی گەروی هەمەزە. هەموو ئەم داوایانە بە معنای تەسلیم بوونە نەگڕێکەوتن، بۆیە لە بنەڕەتدا ئەگەر بەستەکە لاواز بوو چاوەڕوانی ئەوەی بەدوادا دێت کە دۆخەکە دووبارە ئاڵۆز و ئاڵۆزتریش بێت. کۆتاکارتی ترەمپ بریتە لە گەماروی دەریایی بەسەر بەندەرەکانی ئێران و گەروی هورمز لە لایەن ئەمریکاوە، ئەمەش کە بەشی کۆتایی زۆرترین و دواکاتی واشنگتۆنە لە ئێستادا. دەکرێت ئەوە بپرسین ئایا ترەمپ تا چەند دەتوانێت سەرکەوتوو بێت و ئایا ئێران هێرش ناکاتە سەرگەشتیە سەربازی و بەندەرەکانی تری ئاوەکانی عەرەب کە ئێستا هەڕەشەی پێدەکات؟ دەکرێت بەلایەنی ئەمریکاشەوە بپرسین تا چەند ئەمریکا لەم کارتە سەرکەوتوو دەبێت بەتایبەت لە ساتی درێژە کێشانی ئەم جۆرە لە گەمارۆنوێیەکانی و چونکە دەبێت خودی ئەمریکا وڵاتانی تری ڕۆژاوایی ئارام و خۆگر بن لە دەرەنجامی جارێکی تر لە بەرزبنەوەی نرخی نەوت و کانزاکانی تر و تەنانەت گرانی کەلوپەل و خۆراکیش. بۆیە هەموو ئەوەی ڕوودەدەن دەرەنجامەکانی دوولایەنن. ئەمە جگەل لەو نیگەرانی قوڵەی وڵاتی چین دەری دەبڕێت و ئەگەرەکانی کاردانەوەکان چی دەبن؟ بەڵێ بینەران بابەتێکی دیکەمان ئامادەیە بە ناونیشانی هەرێمی کوردستان لە هەر 5 ڕۆژە و ژنێک بە بێدەنگی دەکوژێت. ئەمە ناونیشانی بابەتێکی دیکەیە وەک دوا بەبێت بۆ ئێوەمان ئامادەکردەوە بۆتان دەخوێنمەوە. لە هەر 5 ڕۆژێکدا و لە هەرێمی کوردستان ژنێک بە بێدەنگی بە پاساوی جۆرا و جۆر دەکوژرێت. ئەوەش نیگەرانی قۆڵی لای داکۆکی کاران لە مافەکانی ژنان دروست کردو و پێیان وایە دووبارە بوونەوەی دەربازبوونی تاوانباران لە سزا و پێداگری حکومەت بۆ ڕووماڵ نەکردنی تاوانی کوشتن هۆکاری بەردەوامبوونی بامانجگرتنی ژنانە. لە ساڵی 2025 زاینیدا تۆڕی 8 مارس کوشتنی 69 ژنی لە ناوچە جیاوازەکانی هەرێمی کوردستان تۆمار کردووە لە پاڵ کوشتنی 13 ژنی تر لە 2 مانگی سەرەتای ئەم ساڵدا. ئەوەش بەو مانایە دێت لەو مەودایەدا یان لەو ماوەیەدا لە هەر 5 ڕۆژێکدا ژنێک کوژراوە. ئامارەکە بەپێی تۆڕی 8 مارس شۆکهێنەرەوە. ئەو تۆڕە تایبەتە بە داکۆکیکردن لە مافەکانی ژنان و لە ژمارەیەک ڕێکخراوی تایبەت بە پرسی مافەکانی ژنان پێگاتووە. ئەوان پێیان وایە ئامارەکە مانای ئەوە دەگەیەنێت هەرێمی کوردستان هێشتا پەناگەیەکی ئارام نییە بۆ ژنان. ئەمە سەرڕای بانگەشەی بەردەوامی لێپرسراوانی هەرێمی کوردستان لە بەرگریکردن لە مافەکانی ژنان و نیشاندانی پاڵپەشتی بۆ یەکسانی لە نێوان ژنان و پیاواندا. لە ڕۆژی جیهانی ژناندا بەرگریکاران لە مافەکانی ژنان ئەو ئامارە بیری دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان دەهێننەوە و بە ئامارێکی مەترسیدار بۆ ژینگەی هەرێمی کوردستان لە ژیانکردنی ژنان دادەنێن. بەهار مونزیر چالاکوانی مافەکانی ژنان و بەڕێوەبەری ڕێکخراوی خەڵک بۆ گەشە پێدان بە کەرکووک ناوی وت کە میدیایەکە ئەو ئامارە تووشی نیگەرانی کردوین لە هەر شوێنێک ئەگەر مافی یەکسان نەبێت لە نێوان ژن و پیاودا وەک مافیابووری سیاسی کللتوری کۆمەڵایەتی و یاسایی ئەوە جیاکاریەکان وا دەکەن کوشتنی ژنان بەردەوام بێت. بەهار کە ڕێکخراوەکەی ئەندامە لە تۆڕی 8 مارس و تۆڕەکەش ئاماری کوشتنی ژنانیان تۆمار کردووە. وتی کوشتنی ژنان لە هەرێمی کوردستاندا پەیوەستە بە ئەقڵیەتی خێڵەکی.
ئەمەش پشتیوانی دەکات لەوەی ژن بە هۆکاری ناموس بکوژرێت و کوشتنی ژنان ناسان دەکات. نیگەرانی قوڵی بە هەرمونزیرەوەیە کە استراتیژی بەرهەڵستیکردنی ئەم تاوانانە بوونی نییە و تەنیا لە ڕووکەشدا باس دەکرێت. لەگەڵەوەشدا نیگەرانە لە بەکارهێنانی سڵحی عەشایری بۆ چارەسەری پرسی کوشتنی ژنان و جەختی کردەوە. پێدانی هێز بە سڵحی عەشایری وای کردووە ژنان جارێکی تر ببنەوە بە قوربانی. تەنانەت وای کردووە هەندێک کات لە دادگا دۆسیەکان بەلاڕێدا ببرێت لەبەرەوەی تۆمەتبار سەر بە یەکێک لە عەشیرەتە گەورەکان بووە و حیزبەکان پاڵپشتیان لێکردن. گەشە دارا حەفید یاساناس و چالاکوانی بواری مافەکانی ژنان دەڵێت کاتێک لە یاسا سزا دادەنرێت بۆ ئەوەیە تاوانبار بە سزای خۆی بگات و ڕێگریش بکرێت لە خەڵکانێکی تر ئەو کارە دووبارە نەکەنەوە. بەڵام لەبەرەوەی هەموو هاوڵاتیان لە بەردەم یاسا یەکسان نین و هەموو کەس ڕوبەڕووی سزا نابێتەوە بۆیە تونند و تێژی لە نێوانیاندا یان لەم نێوەندەدا تاوانی کوشتن بەردەوام دەبێت. دەربازبوون لە سزا یەکێکە لە گرفتە گەورەکانی بەردەم حکومڕانی لە هەرێمی کوردستان. لەو نێوەندەشدا ژنان پریشکیە و گرفتەیان بەردەکەوێت. ئەم پشتگیریە لە تاوانباران و دەربازبوونیان لە یاسا دەبێتە هۆی چاولێکەری و هۆکارێکیشە بۆ دووبارە بوونەوەی تاوان کە بەداخەوە زۆرجار کەسانی سیاسی و حیزبیش داڵدەی تاوانباران دەدەن و دایان پارێزن بە تایبەتی لە تاوانی کوشتنی ژناندا. ئەو کاندامی خولەکانی سێم و چوارەمی پەرلەمانی کوردستان بوو تێبینی لەسەر یاسایەکان یان جێبەجێکردنیان هەبوو بۆیە پێی وایە جۆرێک لە ئاسانکاری هەیە بۆ دەربازبوون لە سزا بە تایبەت بەو دەق و بڕگانەی باز لە سڵحکردن و ئاشتەوایی دەکەن. وتیشی لە سەردەمی پەرلەمانتاری ئێمەدا پێداگریمان کرد بۆ ئەوەی بڕیارێک دەربچێت کە لێبوردنە گشتیەکان بکوژی ژنان نەگرێتەوە. ئەمە پێویستی بە ئیرادێکی بەهێز هەبوو لەناو پەرلەماندا. ئەگەر فشاری ئێمەی ژنان نەبوایە ئەو بڕگەیەتدا نەدەنرا کە بکوژی ژن لێبوردنی گشتی نەیگرێتەوە. وەزارەتی ناوخۆی حکوومەتی هەرێمی کوردستان 4 ساڵە بەڕێوەبەرایەتیەکانی بەرەنگاربوونەوەی تونند و تیژی دژی ژنانی ئاگادار کردوێتەوە کە نابێت چیتر ئاماری کوشتن بڵاو بکەنەوە. ئەمە ژوای کردووە کەرکک ناو نەتوانێت ئاماری ڕسمی حکوومەتی دەست بکەوێت. ئەو میدیایی کە هاوڕێ بەهار چاوپێکەوتنەکەی لێ کردووە. پۆلیس جەختی کردوێتەوە کە ئامارەکە لای بەرەنگاربوونەوەی تونند و تیژیە. ئەوانیش وتیان لای پۆلیسە. بۆیە ئەم میدیایە نەیتوانیوە وەک ئاماری کوشتنەکانی پێوێ. ساڵی ڕابردوو لە دوو کاتی جیاوازدا داواکاری گشتی لە مانگیادار و دەستەی سربەخۆی مافەکانی مرۆڤ لە مانگی ئەیلول داوایان کرد کە چیتر ڕووماڵی ڕووداوەکانی کوشتن نەکرێت. بۆیە چالاکمانانی ژنان پێیان وایە ئێستا کوشتنی ژنان بە بێدەنگی تێدەپەڕێت. لەسەر داوای دەستەی سربەخۆی مافەکانی مرۆڤیش سەرۆکایەتی دیوانی ئەنجومەنی وەزیرانی هەرێمی کوردستان گەشتاندنێکی لە 18 ئەیلولی 2025 ئاڕاستەی گەشت وەزارەت و دام و دەستگاکانی حکوومەت کردو و تێدا هاتووە. لەمە دووە ڕێگە بە هیچ کەناڵ و پڕی تۆڕی کۆمەڵایەتی نادرێت دیمەنە و ڤیددیۆی ڕووداوی تاوان و تاوانباران و شوێن و کاتی تاوانەکان بڵاو بکرێتەوە و ڕووماڵی بکەن. شارزانی بواری میدیا دەڵێن هەوڵدان بۆ لێکدانەوەی ئەم هەنگاوە ئاڵۆزیەکی زۆر لەگەڵ خۆیدا دەهێنێت لەبەر ئەوەی نازانیت چی ڕاست بکەیتەوە. ئەرسەلان ڕەحمان توێژەری بواری میدیا پێی وایە ناکرێت ڕووداوی کوشتنی ژنان دوور لە چاوی میدیا تێپەڕێت بەڵام پێش نیاز دەکات. ئەو ڕۆژنامە نووسانەی ڕووماڵی پرسەکانی ژنان دەکەن لە نێوانیاندا کوشتن و تونند و تیژی ڕاهێنانی تایبەت وەربگرن بۆ ئەوەی ئاشنای وردەکاری جۆری ڕووماڵی میدیایی بن. هەر بۆیە دژایەتی خۆی بۆ بڕیاری ڕووماڵ نەکردنی تاوانی کوشتن دەربڕی وتی دەبێت کۆمەڵگا ئاگاداریەوە بن کە چی لە دەوروبەر یان لە ڕوبەڕوویدا دەگوزارێت و هۆشیاری پێویستی هەبێت لەبارەی تونند و تیژیەکان. ئەو جەختی کردوێتەوە ڕووماڵ نەکردنی تونند و تیژیەکان بە جۆرێکی دیکە زەمینە سازیە بۆ تونند و تیژی و کوشتنی ژنان بۆیە پێویستە پشتیوانی لە ڕووماڵی تونند و تیژیەکان بکرێت. لەگەڵەوەشدا وتی بەڵام لە ڕووی چۆنیەتی ڕووماڵکردن و پێشکەشکردنی زانیاری و دروستکردنی کاریگەری بە ئاراستەی دوورکەوتنەوە لە تونند و تیژی هێشتا میدیا وەک پێویست نەیتوانیوە ڕۆڵی خۆی بگێڕێت. لە بنەڕەتدا میدیای کوردی میدیایەکی چارەسەریانە نییە. بەهار مونزیریش پێی وایە بواری پەروەردە خەڵێکی گرنگە کە تێیدا منداڵ و نەوجەوان بە جۆرێک پەروەردە بکرێن تا تێگەیشتنی مرۆڤانە یان تێگەیشتنیکی مرۆڤانەیان بۆ ژنان هەبێت و پێویستە پرسیشن بچێتە ناو پرۆگرامی پەروەردەوە. زیاتر وتی منیش پاڵپشتی ئەوە دەکەم ڕێکخراوەکانی ژنان میتۆدی نوێ بگنە بەر بۆ ئەوەی دیدی ژن
یان دیدی ژن دۆستی لە دەوری خۆیاندا کۆبکەنەوە چونکە بەتەنیا ناتوانن ڕوبەڕووی لافاوی کوشتنی ژنان ببنەوە. بەڵێ بینەران و گوێگرانی خۆشەویست لێردا هاتمە کۆتایی خوێندنەوەی بابەتەکانی ئەم جاری بەرنامە و لێکدانەوە هەڵوێست کە وەک ڕەواڵی هەمیشە چەندین بابەتێک بۆ ئێوە ئامادەکەین و بۆتان دەخوێنمەوە. هیوادارم بەدڵی هەموو لایەکتان بێ. سپاس کە تاوەکو کۆتاییان بەرنامەیەش لەگەڵمان بوون. هەر شاد بن.